بوونەوە بۆ شەرمەزارکردنی و کارەی کە چیرۆکردنی و ڕۆژنامە نووسانە و ئیدانەی و کارە دەکەین و بە ناوی هەموو چالاکوان و ڕۆژنامە نووسانی دەبەری ڕاپەڕینەوە دڵگران و ئیدانەی ئەو کارە قێزۆنی ترۆریستە دەکەین. ئاما دەبوانی بەڕێز سەرەتای مەڕاستیمەکەمان بە دەقەیەک گۆستان بۆ گیانی پاکی شەهیدانی ڕۆژنامە نووس و هەموو شەهیدانی کوردستان دەست پێ دەکەین. بفەرمووین. مەراسیمەکان بەخوێندنەوەی وتاری ڕۆژنامە نووسان دەست پێ دەکات لە بەیان بەڕێز زیمانخانە و با بفەرمێت. ڕاگەاندنی و ڕاگەیاندکارانی دەبەری ڕاپەڕین سەبارەت بە ئامانجگرتنی ڕۆژنامە نووسان و شەهیدکردنیان لەلایەن دەوڵەتی فاشستی تورکیاوە. وەک ئاشکرا دەوڵەتی تورکی داگیرکار بە هەموو شێوەیەک دوور لە هەموو پێوان و یاسایەکی نێودەوڵەتی شەڕی لەناو بردننی گەلی کورد دەکات و دڵ لە هیچ ناکاتەوە. لە مەیدانی جەنگدا وەک لە مەیدانی جەنگدا تێکی قەدەغەکراو بەکار دێنێت و ڕز و باخ و ژینگە تێک دەدات لە گوند و شارەکان وڵاتی مەدەنی و ڕۆژنامە نووسان شەهید دەکات. هێرشکردنە سەر تیمی کارمەندانی ڕۆژنامەوان و ڕاگەیاندکارانی کۆمپانیای چەتەر لە شاری سلێمانی کە لە ڕۆژی 23 لەلایەن فڕۆکەی نێودۆکەوانی تورکیای داگیرکار لەسەر ڕێگای سەید سادق هەڵەبجە ئەنجام درا. بەداخەوە بووە هۆی شەهیدبوونی دوو ڕۆژنامەوانی ژن بەناوەکانی هێرۆ بەهادی خەڵکی سلێمانی و گوڵستان کارا خەڵکی باتمان. برینداربوونی هاوکارێکیان بە ناوی نەبیل بەکر. ئەو کردەوە تیرۆریستیە دژ بە هەموو یاسا و پێوانە نێودەوڵەتیەکانە و بە تاوانی جەنگ دێتە هەژمارکردن. دەبێت بکەران و هاوکارە خائینەکانیان بە سزا بگەیەندرێن ڕیسوا بکرێن. بۆ ئەوەش حکومەتی عێراقی فیدراڵ و هەرێمی بەرپرسیاری ئەو پێشێلکاریە و خوێنی ئەو ڕۆژنامە نووسانەیە. بێ هەڵوێستی حکومەت بێدەنگی ڕایگشتی بووەتە بەردەوامبوونی ئەو یاسا شکێنی و تیرۆر و پێشێلکاریانەی ڕژێمی تورکیا بۆ سەر ژیانی هەر تاکێکی کوردی ئازادیخوازی لە هەرێمی کوردستان. لە هەمان کاتدا داوا لە ڕێکخراوە نێودەوڵەتی و مافەکانی مرۆڤ و سەندیکای ڕۆژنامە نووسانی عێراق و جیهانی دەکەین لە ئاست ئەو تاوانە دژ بە مرۆڤایەتیە بێدەنگ نەبن و کاری جدی بکەن بۆ فشارخستنە سەر دەوڵەتی تورک بۆ ڕاگرتنی هێرشی داگیرکاری و بە ئامانجکردنی هاوڵاتیان و پاراستنی ژیانی ڕۆژنامە نووسان. لە بەرامبەردا ئەرک و بەرپرسیاریەتێکی ئەخلاقی ئازادیخوازان و ڕاگەیاندکارانی خاوەن وجدانی ئازاد و گەلی وڵات پارێزە بە یەک هەڵوێست لە ئاست ئەو کردەوە نامرۆڤانەیە ڕابوەستن و بە یەکگرتووی و پێچیاواسی بێنە مەیدانەکان و فشارەکان بۆ سەر دەسەڵاتدارانی هەرێم و بەغدا بەهێزتر بکەن. بکەران و هاوکارانی ئەم تاوانانە ڕیسۆ و شەرمەدار بکەن. هەموو پەیوەندیەک لەگەڵ ڕژێمی تورک ڕابگرن. ئەو ڕێکەوتن و یەک تێگەیشتنەی پارتی و حکومەتی سودانی کە لەگەڵ دەوڵەتی داگیرکەری تورک ئەنجام دراوە دیارە دژی هێڵی ئازادیخوازی و ڕاگەیاندنی ئازادە لە هەرێمی کوردستان. دەبێت ئەو پیلانجیێڕی داگیرکاریە کە لەلایەن داگیرکەران و خۆفرۆشانەوە داڕێژراوە ئێستا جێبەجێ دەکرێت ڕابگیرێت و ڕەت بکرێتەوە. بەردەوامبوونی ئەو هێرشانە وێنی ڕۆژنامە نووسان و هاوڵاتیانی مەدەنی و بۆمبارانی گوند و ژینگەی کوردستان بەهۆی ئەو بێدەنگی و نابەرپرسیاریەتی حکومەتی عێراق و دەسەڵاتدارانی هەرێمەوەیە کە وای کردووە دەوڵەتی تورکیا سڵ لە هیچ کردەوەیەکی ڕەشەکوژی نەکاتەوە بە ئامانجگرتنی ڕۆژنامە نووسان نیشانەی ئەو پەڕی بێئەخلاقی سەربازی و سیاسی و شکستی حکومەتەکەی ئەتەقە و مەهەبەیە لە چارەسەرکردنی کێشە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەکانی گەلانی تورکیا و پرسی ناسنامەی گەلی کورد. لە ئەرکێ ڕاگەیاندکاران و چالاکوانانی ئازادیخوازە ڕاستی ئەو ژێمە داگیرکەرەی تورک بۆ ڕای گشتی زیاتر بکەنەوە کە ڕۆژ نییە هاوڵاتی مەدەنی کورد شەهید نەکات. دارستانەکانمان نەسووتێنێت دەستدرێژی نەکاتە سەر کولتور و بەها و ئەخلاقی و کۆمەڵگەی کوردستان. جارێکی تر بە خەمێکی پوڵەوە کرسە و سەرخۆشی لە خۆمان و
كالسكري هردو روشنامە نووسی شەهید ئێرۆ بەهادین و گوڵستان دارا دەکەین و هیوای چاکبوونەوە بۆ کاکە ڕێبین دەخوازین ئەڵێن بێت ڕێبازی شەهیدان گوڵستان و هێرۆکان بەردەوام دەبێت تا سەرکەوتنی ئیرادەی ئازادیمان بەسەر هێزی ئەهریمەن و شەڕانگێزی فاشستەکان نێمرین سەربەرزی بۆ شەهیدانی ڕاگەیاندنی ئازاد بردنی سەر شۆڕی بۆ داگیرکەران و خیانەتکاران تالاکوانان و ڕۆژنامەنووسانی دەبەری ڕاپەڕین